پرۆژەی هەژماری من کێشە و بارگرانیەکی نوێی خستۆتە سەرشانی خانەنشینانی سلێمانی. ئەوانەی تەمەنێ خزمەتیان کردووە بەدەستی لەرزۆک و جەستەیەکی ماندووەوە ناچار کراون لە سەرێکی تاقەت پروکێن پڕ لە فەوزا و قەرەباڵخیدا لە حەوشەی بانکەکاندا چاوەڕێ بکەن. بەشێک لەوان دەڵێن ماوەی ساڵێکە مامەڵی هەژماری منیان پڕ کردوێتەوە تا ئێستا ناوەکانیان نەگەڕاوەتەوە. ئەگەر ئەمە حەقە بە حەق بێت، بەس ئەمە حەق نییە. بۆچی وەکو ئینسان معاملەمان لەگەڵ ناکەن، وەکو ئینسانی معاملەمان لەگەڵ بکەن کاکە. 100 بەنخەیە بە هەر 50 مارسەمان بنێرن بۆ بەنکێک ئەوی شەمان بۆ بکەن. قسەکەم غەڵەتە؟ من ئەوەتانێ هەر لێرێ ئەرە بەخوا ئەرە وەڵا هەر لێرانە بۆمانەکەن و ئەوە فێن کە ژوورە و کورسی شتی لێ موبەری دەوشێت. وەڵاهی نازانم چوومە ژوورەوانێ کورسی لێیە بەس نەچوومە ژوورەوەنە قەڵەباڵغا بەخوا لێرادان وەرە خۆرە چی بکەن. قەرەباڵخیەکە چییە؟ ناڕەحەتیەکەی چییە؟ ناڕەحەتیەکەی وەیە کاکە خۆت من ئیساچی خۆم نەخۆشی دڵم هەیە، زراوم بەدیتیایە، ئەمە قۆڵمە هەردوو گوشی لەم سستا بچمە ژوورەوە چی ڕووەدا لە من ناخنکەم ئێدە بەخوا ناتوانم بچم براکەم. ئەوەش وەزعەکەیە کە خۆ تالیسەوە داوی دۆتان کردوی بینن. چەند ڕۆژەیتە سەرە؟ وەڵا نازانم پارێک تەسمیم کردە هەرێ بەخوا تا ئێستا وەرە نەگرت. نەوەڵا هەڵێ چییە ڕۆژەیە؟ وەڵا بازی مراد وتم ئایا دەرجە وتی تەسمیر کردەوتی بڕۆ بیاری بێنەوە. لە پشتی ئەم سیما خەمگینانە تووڕەیی لە دەسەڵات و بەڕێوەبردن دەبیندرێت. هەوڵاتیان دەڵێن ئەم قەرەباڵخیە ئەومان پێ دەڵێت کە حکومەتی کاربەڕێکار هیچ خەمێکی خەڵک خانەنشین نەخۆش و تەمەنیانی نییە و تەواو بێباکن لە ئاسهیلاکی کەوتن و تەنانەت مردنیان لە پێناو وەرگرتنی موچەکانیاندا. ساعات 5 و چارەکەوە 6 و چارەک لەسەرڕایان هاتین بەسارەی خۆمەوە سارەکەی بەستا بە تا ئێستا کاتەکەم داناوە هەتا نامەخوێنێتوزان کرد. قەرەباڵخیەکەی ژوورەوە هەمووی بۆ ئەوەیە چۆن گوێ لە ناوەکەی خۆتە بێ ئەگەر گوێ لە نەبێ ئەفەوتێ کە بە ئەیخوێنێتەوە گوێ لێ بەس من ئەزانم کە ناوەکەم دوورە بۆیە دانیسوم لێرە بەخوا ناڕەحەت هەیە بەخوا ئێمە بە تەمەنین و ناڕەحەتی بۆ ئێمە ناخۆش. ئەڵێ بڕۆ بەیانی وەرە دوو بەیانی وەرە خەڵک وا پێکرێ ئەمەکرێت تەکسی بدا بەم مەعاشە جوانەیانە خۆ چاکیان بۆ نەکە فرە حەل لە ئەقلانیە ژوورەوە ئەوەی کەسکاریان فالش شەی دەکەوان داشتە لەسەر کورسی مێزە خۆیان خۆیان نییە هێن خۆیانە هەروەڵا ژنانفانی. چاودێران هۆشداری دەدەن کە سەپاندنی سیستەمی ئەلکترۆنی بەبێ دابینکردنی ژێرخان و ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤ دەبێتە هۆی کارەساتی مرۆیی. خانەنشینان داوا دەکەن چیتر تەمەن و ماندووبوونیان نەکرێتە قوربانی پرۆژەی ناچاری و بازرگانی بانکەکان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.